جوانترین و گەرموگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوونەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی دایکانی شۆڕشی ژینا لەسەر مەزاری ڕۆڵەکانیان لە بۆکان، راپۆرتی ئەنجومەنی سنفی کرێکارانی بیناسازی کوردستان لەسەر بیمەی کرێکاران، کوژانی هاوڵاتیەک بە تەقینەوەی مین لە شنۆ، کاردانەوەی شۆرای هاوەهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان بەرامبەر بە مەرگی ڕەئیسی و پەروەندەسازی بۆ ڕۆژنامەوانێک لە تاران. درێژێ هەواڵەکان کۆبوونەوەی دایکانی شۆڕشی ژینا لەسەر مەزاری ڕۆڵەکانیان لە بۆکان. ڕۆژی سێشەممە 1 جۆزەردانی 1403 دایکانی شۆڕشی ژینا لە شاری بۆکان بە بۆنەی مەرگی ئیبراهیمی ڕەئیسی جەلادی کۆماری ئیسلامی لەسەر مەزاری ڕۆڵەکانیان کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕەکۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، دایکی شەهریار محەممەدی هاوڕێ لەگەڵ دایکانی دیکەی دادخوازی بۆکان بە دوای مردنی ئیبراهیمی ڕەئیسی و شاندی یاوەری لەسەر مەزاری ڕۆڵەکانیان کۆبوونەتەوە و وێڕای گوڵبارانکردنی گوڵکۆی ئازیزانیان دەستیان بە نیشانەی سەرکەوتن بەرز کردوێتەوە. راپۆرتی ئەنجومەنی سنفی کرێکارانی بیناسازی کوردستان لەسەر بیمەی کرێکاران. سەرۆکی یەکێک لە کانونە سنفیەکانی کرێکارانی بیناسازی کوردستان ڕۆژی سێشەممە 1 جۆزەردان ڕایگەیان سیاسەتی ڕێکخراوی تەئەمینی ئیجتیماعی لە چەندەیە ڕابردوو ئەوە بووە کە حەقی بیمەی لە خاوەنکار وەرگرتووە، بەڵام کرێکاری بیمە نەکردووە. بە وتەی میکایل سدیقی لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا تەئەمینی ئیجتیماعی بە بیانووی نەبوونی سەرچاوەی دارایی هیچ کرێکارێکی تازەی بیمە نەکردووە. ناوبراو ئیدعاکانی ئەو ڕێکخراوەی سەبارەت بە پشکی 6,000 کەسی بیمەی کرێکارانی ساختمانی بە درۆزانی وتی لە ساڵی ڕابردوو لە ڕۆژی جیهانی کرێکار ڕایگەیاند بوو کە 50,000 کرێکاری بیمە کردووە و ئەم ساڵیش ئیدعای کرێت کە 10,000 کرێکاری تازە بیمەکراو لە حاڵێکدا ئەو ئامارانە لە ڕاستی بەدورن. بە وتەی ئەو ئەندامەی کانونی سنفی کرێکارانی ساختمانسازی ئێران نزیکەی بە 300 بۆ 400,000 کرێکاری ساختمانی ئیمکانی بیمەکردنیان هەیە، بەڵام ڕانتی ئەنجومەنەکانی ئاپارتمانسازی لە ڕێگەی نوێنەرانی مەجلیسەوە ڕێگەیان لە پەسەندکردنی یاسای بیمەکردنی کرێکارانی ساختمانی گرتووە. بەپێی ئامارەکان ڕێژەی کرێکارانی بیمەکراوی بیناسازی لە پارێزگای کوردستان بۆ 21,000 کەس دابەزیوە. گیان لەدەستانی کرێکارێکی خەڵکی ڕۆژهەڵات لە تورکیا. ڕۆژی سێشەممە 1 جۆزەردان کرێکارێکی بیناسازی خەڵکی شاری ورمێ بە ناوی جەواد ئەحمەدی لە کاتی کارکردن لە پرۆژەیەکی بیناسازی لە تورکیا بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کارگیانی لەدەستا. جەواد ئەحمەدی خەڵکی گوندی مەمەکانی سەر بە ناوچەی سۆمابرادۆسی ورمێیە و بەهۆی هەژاری بنەماڵەکەی ڕووی لە بازاڕی کاری تورکیا کردبوو. ناوبراو ڕۆژی سێشەممە لە کاتی کارکردن لەسەر بینایەک لە بەرزاییەوە بەربووەتە خوارەوە و دەست بە جێگیانی لەدەستاوە. دەست بەسەرکردنی ئەندامێکی بنەماڵەی دادخوازان لە قوچان. ڕۆژی دووشەممە 31 گوڵان هێزەکانی سڵاعەتی سوپای پاسداران لە شاری قوچان هەڵیان کوتاوەتە سەر ماڵی ڕەزا بە برنژاد و ناوبراویان بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. بەپێی زانیاریەکان هێزەکانی سڵاعەتی سوپا ڕەزا بە برنژادیان لە پەیوەندی لەگەڵ مردنی ئیبراهیمی ڕەئیسی و بڵاوکردنەوەی پۆستێک لە تۆڕەکۆمەڵایەتیەکان دەست بەسەر کووە و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر چارەنووس و شوێنی ڕاگیرانی لە بەردەستانیە. شوێنی باسە کە ڕەزا بە برنژاد ساڵی ڕابردووش لە ڕێکەوتی 20 پوشپەڕی 1402 نزیک لە ساڵڕۆژی لەدایکبوونی براکەی لەلایەن سڵاعەتی سوپای قوچانەوە دەست بەسەر کرابوو. مهدی بە برنژادی چەمەن 22 ساڵ ڕۆژی 30 جۆزەردانی 1401 لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شاری قوچان بە تەقەی ڕاستە و خۆی هێزەکانی حکوومەت گیانی بەخت کرد. کوژانی هاوڵاتیەک بە تەقینەوەی مین لە شنۆ. ڕۆژی سێشەممە 1 جۆزەردان هاوڵاتیەکی خەڵکی گوندی میراوای سەر بە شاری شنۆ
بە ناوی ئیسماعیل عەزوەزمە لە بەرزاییەکانی کێلەشین بە تەقینەوەی مین گیانی لەدەستا. بە پێی راپۆرتەکان ئەو هاونیشتمانیە هاوڕێ لەگەڵ 2 کەسی دیکە بە مەبەستی کۆکردنەوەی گیای بەهاری سەردانی بەرزاییەکانی چیای کێلنشینیان کردو، بەڵام بەر مینێکی چێنراوی سوپای پاسداران کەوتن و ئیسماعیل عەزوەزمە گیانی لەدەستا و 2 هاوڕێی دیکەی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کران. مانگرتنی کرێکارانی پەیمانی شاغڵ لە عەسەلویە. ڕۆژی سێشەممە یەکی جۆزەردان کرێکارانی پەیمانی نەوتی شاغڵ لە پرۆژەکانی عەسەلویە لە ناوڕۆزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشا و مانیان گرت. بە پێی راپۆرتەکان کرێکارانی پەیمانی نەوت خوازیاری وەلانانی پەیمانکار چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی مادەی 10 ئەرک و بەرپرسیارەتی پرسۆنەلی نەوت، جێبەجێکردنی یاسای ڕیزبەندی پیشەکان، وەلانانی جیاوازی، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، 14 ڕۆژ کار و 14 ڕۆژ پشودان بوون. کاردانەوەی شۆرای هاوەهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان بەرامبەر بە مەرگی ڕەئیسی. شۆرای هاوەهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران لە کاردانەوە بەرامبەر بە مەرگی ئیبراهیمی ڕەئیسی و شاندی یاوەری لە ڕووداوی کەوتنە خوارەوەی هەلیکۆپتر لە وەرزەقان ڕایگەیاند. ژەهراوی کردنی قوتابیان ڕەشترین خاڵی ئاسمانی وەزارەتی ئاموزش و پەروەرش لە سەردەمی سەرۆکۆمار ئیبراهیم ڕەئیسیە. ئەو ڕێکخراوەیە لە بەیاننامەی خۆیدا ئاماژە بە ڕووداوە ڕەشەکانی سەردەمی سەرۆکۆمار ئیبراهیمی ڕەئیسی کردووە و ڕایگەیاندووە کە هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر قوتابخانەکان، لێدان و کوژرانی زیاتر لە 80 قوتابی و 2 معەلم، دەست بەسەرکران و زیندانیکردنی قوتابیان، قەیراناویترین دەورەی ئاموزش و پەروەرش لە دوای شۆڕشی 57 هەتاوی بووە. شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان هەروەها ئیشارەی بە زیندانیکردنی معەلمان، خانشینکردنی ئیجباری لەسەر کار دەرکردن، دامەزراندنی 3000 ئاخوند لە ئاموزش و پەروەرش، کەمی معەلم لە مەدرسەکانی ئێران و ئیدۆلۆژیکردنی کتێبە دەرسیەکان کردووە و ڕایگەیاندووە کە ناکارامەترین دەورەی ئاموزش و پەروەرش لە کاتی سەرۆکۆماری ئیبراهیمی ڕەئیسیدا بووە. گواستنەوەی بەندکراوێکی زیندانی قزل حەساری کەرەج بۆ شوێنێکی نادیار. ڕۆژی دووشەممە 31 گوڵان بەرپرسانی زیندانی قزل حەساری کەرەج بە بیانووی شایکردنی بەندکراوانی سیاسی و بیرمەندی بەندی 15 پاش مردنی ئیبراهیمی ڕەئیسی هێرشیان کردوتە سەر بەندکراوانی نێو بەندەکە و زیندانیانیان بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. لە هەواڵێکی دیکەدا حراست و کمیتەی ئینسباتی زانکۆکانی ئەمیرکەبیر و بەهەشتی لە دەست شایکردنی خوێندکاران پاش مردنی ئیبراهیمی ڕەئیسی و هاوڕێکانی وەزاڵە هاتوون و لە ڕێگەی کورتەنامەوە هەڕەشەی توندیان لە خوێندکاران کردووە. پەروەندەسازی بۆ ڕۆژنامەوانێک لە چاران. مۆنیژە موعەزێن، ڕۆژنامەوان و وەرگێر، ڕۆژی سێشەممە یەکی جۆزەردان ڕایگەیاند کە ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم لەسەر شێوازی ڕاگەیاندنی هەواڵی مەرگی ئیبراهیمی ڕەئیسی و کاردانەوەکان بەرامبەر بەو ڕووداوە پەروەندەسازیان بۆ کردووە. ئەو ڕۆژنامەوانە لە پەیجی تویتری خۆیدا هەواڵی پەروەندەسازی لە دادسەرای فەرهەنگ و میدیا بە بیانووی شێوازی نەشیاوی بڵاوکردنەوەی هەواڵی مەرگی ئیبراهیمی ڕەئیسی و کاردانەوەکان بەرامبەر بەو هەواڵەی باس کرد و سەبارەت بە پەروەندەی پێشووی وتی هێشتا پەروەندەی 3 تۆمەتی سەپێنراوی دۆسیەی پێشووم کراوەیە و 19 ڕۆژ بابەتی زیندانی کرام، ئێستاش تۆمەتی نوێ خراوەتە پاڵ دۆسیەکەم. دو هەواڵمان سەبارەتە بە دەست لە کارکێشانەوەی کارمەندانی زانکۆی کالیفۆرنیا لە ئامریکا. ڕۆژی دووشەممە 31 گوڵان کارمەندانی بەشەکانی پەروەردە، خزمەتگوزاری و بەڕێوەبەرەتی زانکۆی کالیفۆرنیای ئامریکا لە ناڕزایەتی بە سەرکوتی خوێندکاران و مامۆستایان لە زانکۆکانی UCLA و سانتا کروز دەستیان لە کار کێشا و مانیان گرت. بە پێی راپۆرتەکان کۆمەڵێک لە خوێندکاران و مامۆستایانی ئەو دوو زانکۆیە ماوەیەک لەوە بەر بە مەبەستی پشتیوانی لە خەڵکی فلستین و ئیدانەکردنی کۆمەڵکوژیکردنیان لەلایەن ئیسرائیلەوە بۆ ماوەی 1 ڕۆژ مانیان گرت بوو، بەڵام لەلایەن بەرپرسانی زانکۆ ڕوبەڕووی سزا بوونەوە. ڕۆژی دووشەممە خوێندکاران و مامۆستایانی زانکۆی کالیفۆرنیا بۆ پشتیوانی لە هاوکارەکانیان دەستیان لە کار کێشایە و سیستمی پێدانی نۆمرە و
بەڕێوەچوونی تاقیەکانی کۆتایی ترمی بەهاریان پەکخست. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.